کاردانەوەکان سەبارەت بە دۆسیەی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی و ئاشکرابوونی زانیاری نوێ تایبەت بەو دۆسیەیە بەردەوامن. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیاش لەبارەی دۆسیەکەوە هەڵوێستی خۆی ڕاگەیاند. ئەردۆغان لە وتارێکدا لە بەردەم فراکسیۆنی حیزبەکەی لە پەرلەمان ڕایگەیاند بەپێی بەڵگەکان کوشتنی جەمال خاشقچی لە ناو کونسوڵخانەی سعودیەدا کارێکی پلان بۆ داڕێژراو بووە. ئاشراشی کرد ڕۆژێک بەر لە کوشتنی خاشقچی چەند تیمێکی سعودی چوونەتە دارستانی بەلگراد و ناوچەی یاڵۆڤا لە ئیستانبول. هەر بۆیە ئێستا تیمەکانی تورکیا پشکنینیان لەو ناوچانەش دەست پێ کردووە. İnsanlığın vicdanı ancak emri verenden uygulayana kadar herkesten hesap sorulması halinde mutmain olacaktır. سەرۆکۆماری تورکیا وتیشی وجدانی مرۆڤایەتی ئەو کاتە ئاسوودە دەبێت کە لەو کەسەوە فەرمانی داوەتە ئەو کەسەی جێبەجێ کردووە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێت و لیژنەیەکی بێلایەن و دادپەروەر کار لەسەر دۆسیەکە بکات تا بچووکترین گومان لەسەر ڕووداوی کوشتنەکە دروست نەبێت. سەرۆکۆماری تورکیا ڕوو لە سعودیە وتیشی ناچارن ناوی ئەو هاریکارە ناوخۆیە ئاشکرا بکەن کە تەرمی خاشقچی دراوەتە دەستی. داواشی کرد ئەو 18 تۆمەتبارەی کە دەستگیر کراون لە ئیستانبول دادگایی بکرێن. دواتریش ئەردۆغان پەیوەندی بە خێزانی خاشقچیەوە کردووە و پرسە و سەرخۆشی خۆی پێڕاگەیاندون. پاش وتارەکەی ئەردۆغان جێرمی هاند وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیاند ئەوەی کە سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاندووە پلانی پێشوەختە بۆ کوشتنی خاشقچی دانراوە زۆر نیگەرانی کردوون. وتیشی جیهان هێشتا چاوەڕێی وەڵامی تەواوە. لە چوارچەوەی کاردانەوەکاندا شەپۆلێکی ناڕزایی لە وڵاتانی ڕۆژاوە دژی فرۆشتنی چەک بە سعودیە دروست بوو و پاش ڕاگرتنی ناردنی چەک لەلایەن ئەڵمانیاوە فشاری هێزە ئۆپۆزیسیۆنەکان و پەرلەمانتاران لە بەریتانیا و ئیسپانیاش بۆ ڕاگرتنی فرۆشتنی چەک بە سعودیە دەستی پێکردووە. لای خۆشیەوە جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا ڕایگەیاند ڕەنگە ڕێکەوتنی بەرگری کە لەگەڵ سعودیەدا بۆ فرۆشتنی چەک و پێداویستی دیکەی سەربازی واشۆیان کردووە ڕابگرن. لەلایەکی دیکەوە ئاژانسی هەواڵی سعودیە بڵاوی کردوێتەوە شا سەلمان پاشای سعودیە و محەممەد بن سەلمانی شازادەی جێنشین پێشوازیان لە ئەندامانی خێزانی جەمال خاشقچی کردووە و پرسە و سەرخۆشیان پێڕاگەیاندون. لەو گرتە ڤیدیۆیی کە بڵاو کراوەتەوە سەهل ئەحمەد خاشقچی و سەلاح جەمال خاشقچی دەردەکەون کە برا و کوڕی جەمال خاشقچین. والدي رحمه الله أحمد خاشقجي. سەبارەت بە چارەنووسی تەرمی خاشقچیش هەرچەندە ماڵپەری سکای نیوز لە زاری 2 سەرچاوە بڵاوی کردوێتەوە کە پارچەکانی تەرمی خاشقچی دۆزراونەتەوە و یەکێک لەو سەرچاوانەش ڕایگەیاندووە تەرمەکە لە باخچەی ماڵی کونسوڵی سعودیەدا بووە. بەڵام پۆلیسی ئیستانبول ئەو زانیارانی ڕەت کردەوە و ڕایگەیان هێشتا تەرمەکە نەدۆزراوەتەوە. سەبارەت بە کاریگەریەکانی دۆسیەی خاشقچی لەسەر سعودیە خالید فالح وەزیری وزە و پیشەسازی و سەرچاوە کانزاییەکانی سعودیە لە وتارێکدا کە لە میانەی کۆنفرانسی دەستپێشخەری وەبەرهێنان لە داهاتوودا کە بە داڤۆسی بیابان ناسراوە کوشتنی جەمال خاشقچی بە هەڵەیەکی قێزەون ناوبرد و دانیشی بەوەدانا کە وڵاتەکەی بەهۆی ئەو دۆسیەوە کەوتوەتە قەیرانەوە. هەر لەو چوارچێوێژدا چەندین کۆمپانی بەناوبانگی جیهان بە تایبەت کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان بایکۆتی کۆنفرانسی داڤۆسی بیابانیان کرد کە لە سعودیە بەڕێوە دەچێت. هەر بەهۆی دۆسیەی خاشقچیەوە بۆرسەی سعودیە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا دابەزینی بەخۆیەوە بینیوە.